بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، پرسیاری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەکەمان و تەوەرەکەمان ئەوەیە ئەڵێن ساڵی 2020 چۆن بوو بەلاتەوە؟ تۆی هاوڵاتی 2020 چۆن تێپەڕان؟ چی گوزەرە لەو ساڵەدا؟ خۆش بێ بۆ تۆ و ناخۆش بێ بۆ تۆ لە هەمان کاتە. واتە بە شێوەیەکی گشتی پرسیاری ئەوە بکەین ئەو هەموو جەنجاڵی کە ڕوویدا لە 2020 کۆرۆنا و نەدانی مەعاش و نەبوونی ئاو و کارەبا و گرانبوونی غاز و گرانبوونی دۆلار و هەموو ئەو گرفتانەی کە بەسەر تۆی هاوڵاتی هاتووە لە ڕابردووە، هەروەها ئەو خۆشیانەی کە ڕووی لێ کردووی ئەتوانی لێرە لە بەرنامەکەەوە باسیکەی بڵێ 2020 بۆ من ئەوە بوو ئەمە بووە و ئومێد دەکەم 2021 خی گەورە دەروی ڕەحمەتی خێرمان لێ بکاتەوە بەو شێوازەی کە ویستی خۆی لەسەرێتی. اینجا دێمە سەرەوەی ئەوەی ئێوێ بەشداری بکات لە بەرنامەکە لە خزمەتی یابم لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، توانن پەیوەندیمان پێوە بکەن. لێرەشەوە ئەچمە سەر تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک، هەتا وەکو بزانم بەرنامەکە ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە بۆ ئێوە یاخودنا ئەگوازرێتەوە لای خۆتانەوە، کۆمنتی جوان بنووسن، شەیریکەن، لایچیکەن، بڵاویکەنەوە، شتی لەسەر بنووسن بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت لە ئەڵقەی ئەم جارەی ئەم ڕۆمان بەشدار بێت. اینجا خۆشەویستان، سوپاسی هاوکارانم ئەکەم بە درێژایی ئەم ساڵی کە ڕۆشتووە هاوکارم بوون. دیارە لێرەیە سێ تیم ئەگۆڕێت بۆ بەڕێوچوونی ئەم بەرنمەیە، هەفتانە سێ تیم ئەم بەرنمەیە بەڕێەکە. دەرهێنەرەکان بریتین لە کاک عەبدولخالق سیوەیلی و کاک عادل عیززەت و کاک ئاریان فاتیح و تەواوی ئەو ستافە بەڕێزەی کە هاوکارن لەگەڵیان لە کامێرەمان و بەشەکانی تر. زۆر خۆشحاڵم بەوەی کە توانیمانە ساڵێکە بێدابڕان ئەم بەرنمەیە پێشکەش بکەین و لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست بین. هەڵبەتە ساڵیادی بەرنامە و شت نییە، بەڵام هەر خۆشە ئەم ساڵی کە تێمان پەڕانوە سوپاسێکی بێپیان بگێنم بە تەواوی ئەو خۆشەویستانەی بە تایبەت بەشی بەرنمەکان کە هاوکارن لە بەڕێوەچوونی بەرنمەکە. بەڕێزان، هەندێک کۆمنت هەن، کۆمنتەکان نەخوێنمەوە، دیارە پەیوەندی هەیە، با پەیوەندەکە وەرگرم دواتر کۆمنتەکانی ژە خوێنمەوە. چێ؟ هەژیر خان فەرموو. السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. كاك محمود ثاني. شلوني هەژیر خان؟ تۆ باشی؟ سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. مەمنونم. لە کوێ حیاتەکەوە هەتا ناو ستۆدیۆ سڵاوڕۆژم هێن هەم بۆ تۆ هەم بۆ برادری پەیوەندەکەی وەرگرت. زۆر سپاس دەکەین، دەست و چاوی تۆش خۆش بێ و مەمنونی. زۆر سپاس. سەرەتاوە وەڵامێکی کورد بۆ هەندێک کەس من دەڵم خۆگەسەرکی دیەکی ترمان دەبوو. هاوسێرەی مامۆستا عەلی باپیر وتمان خەمخۆر بۆ دین و ژینمان و سەبارەت بە سەوەرەکەت سپاس بە خوارەسەر هەموو حاڵدارێکەوە، بەڵام بەگشتی ساڵێکی باش نەبوو بۆی هاتنی ئەم دایدەستەوە ئیتر خی گەورە بیانیدای ئەم دەستهەڵاتە وەختی ناوە حکوومەت مەبەستم کارینی نوێە بۆ ئەوەی خوێندنی کاتێک بخات بەدی کاتە هۆکارێک بۆ خراپی دۆخیدارایی بۆ چەندین شتی تر. بەهەرحاڵ کاک محمود ئەوەی گرنگە من مزدەم هەیە بەتان. بەڵێ، دەست و چاوت خۆش بێ. ئەو دەسەڵاتی کە خۆی ناوناوە حکوومەت وا بڕیارە لە ساڵی 2021 سەژم تەدابەش بکات و لە هەمووی گرنگتریش ئەوەیە کە لە ناوەڕاست هاوینی ساڵی 2021 ناوچی ماڵان دابەز دەکرێت. لەوانەیە ئێستا خەڵک بڵێ ئەیدی نییە بۆ زستان هەڵی دەگرم، بەڵام بەداخەوە بڕەکەی دوسۆ لیترا مەگەر بۆ دوانی لە ماڵەوە دێنێت. بەڵێ، زۆر سوپاس هەژیر خان، دەست خۆش بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بین. دیارە ڕێگاڕەباتی نووسێتی بە سوپاسەوە بۆ خوا ساڵێکی ناخۆش بوو، جەزا غەفوریش نووسێتی ساڵێکی زۆر ناخۆش بوو. لێرەدا با کۆمنتەکان بخوێنمەوە. ڕیما عەباس نووسێتی لە سای ئەم حکوومەتەوە کە ژیانی لە خەڵک تاڵ کردووە ئەبێت چۆن بێت. هاوکار هێمنی ژەڵێ ساڵێکی پڕ قەیران بوو، بەداخەوە بەشێکی زۆری قەیرانەکان بەویستی بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێم دروست بوون. ئاسوودە سلێمانی ئەڵێ ساڵێکی زۆر ناخۆش بوو، داواکارم لە خی گەورە ساڵی 2021 ساڵێکی خۆش بێت بۆ ئەم کوردە خێر لە خۆ نەدیوە. سالار ئەحمەدی ژەڵێ پلانی ناوێت بۆ ساڵی ئایندە تەنها ژیانی عومەری کوڕی خەتاب جێبەجێ بکەن
گەورەترین سەرکەوتن و پاکترین پلان دەردەچێت. هێرش سلێمانی دەڵێ لەسەر دەستی کورد خۆشگوزەرانی نایەت. بەکر محەممەدی ژەڵێ پێویستە پلانی ئەوە دابنرێت زیاتر خواپەرستی بکەین لە ساڵی ئایندەدا. شەیما سۆرانی ژەڵێ ساڵێکی زۆر ناخۆش بوو بە هیوای ئەوەی ساڵی نوێ ساڵێکی خۆش بێت. شادان علی ژەڵێ خۆشی قەت نایەت تاوەکو دادپەروەری پەیڕەو نەکرێت. باوکی مسلیم لە سەواڵەوە وەرەگرم چەماڵ. السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. قال رازي بباوكي مسلم سعود ما تسكن. من خدمتهم ما فجأة. فرم قربان. والله برسول صالي رابردو ما فجأة أنا وأخوتنا وهم خلق زاني صالح يزورنا عمد قطرنا خوشين. لا دوام نية لا خانة نية لا قطاب خانة نية لا قارن نية ناظر مشو واسي كنت. بله. حمين بنا خوشين يا ربي خويا صالي ذاتو ما نعوان نبيه. آمين. اشترك مصري سيوا در مجال دو بودكاست خدمات باشد. ما فرم قربان. أنا صار كتاي هذا توابو نخرين بخوشيت يعني بو خلقي شاوران صار كيمية أخو سكالي لا خوشيت يا خو صديق كم شيوان كم صار توابو لكم أنا كم أخو شيمان بس والله ده شيمان كذا تاكو خدا مرة دي كذا صار فريق أبوه فريق ما كين شنت لا كين هرد واكين صار جوجا ما جوجا هفتا خوشيت يعني تنها خفتا أو جانستي خلق واسي يراكا لجيد الخوشي بشي مراكا. بله. بس خوش زور سپاس باوکی مسلم سەرکەوتوو بی. دیارە یەک دقە بەخشندە محەممەد ئەڵێ بەڕاستی ساڵێکی زۆر ناخۆش بوو پڕ بوو لە نەهامەتی بۆ کوردستان. سپاس بەخشندەخان سپاس بۆ وانەی کە ئێستا لە فەیسبوکەوە بینەرمانن ئەتوانن کۆمنت بنووسن ئێمەش گونجاو بێ لێرەوەی خوێنینەوە. مام جەوهەر وەرەگرم لە کۆیە. کاکە شەو باش. هەموو کاتت باش مام جەوهەر. یارەبی خوایە ئەو ساڵمان خۆش بێ بەڵام خۆش نابی لەنە لەو ساڵدا. بەڵێ. ساڵی ئەو ساڵمان زۆر ناخۆش بوو. مندا بووین کە جێزدە دەهات خەڵک زۆر فەقیر بوو کە ترس و برنج و جێزدانەما وەردەگرتر هەمەت نەمانوابی تازە لەدایک بووین. بەڵێ. بەڵام ئەو کوردە نە جێزنەی دیارە و نە ئالفەی دیارە و نە خۆشی دیارە و هیچ شتێکی دیار نییە. بۆیە دەڵێم ساڵی نوێشمان هەر خەم دەبێ بۆ هەزاران وەک خۆی دەبێ بۆ زوحاکان پێکەنینە لە خوێن مژە هەر بێوێنە کەڕ و لاڕ و شەل و کۆرن دژ بە هەزار هەر نەگۆڕن خدا گەورەیە زوو لە ناو بچن هەزاریش دڵخۆش لە خەم دەربچن. داوا لە خەڵکی کوردستان دەکەم ئەو هەمە غەدرێ قبول مەکەم بەسە دەچینە ساڵی 2021 ئەو دژ و جەدە و ڕێگرانە بە کورد لە ناو دەچن. کورد ئەیەوە دروست ناکرد هیناتانەوە بەڵام دەستانە لە ناوی بن. بەڵام لە خوار تەڵە بە حکوومەتی عێراق بێتەوە تۆڵەی ئەو هەمە یەش و ئازارەی لەو جەلادانە بکاتەوە کە بەرامبەر کوردێکن. هەزاران بیرە نەفس دەیاها ملیار دۆلار ئەو هەمەشتە خەڵک بەس مایە شا مەسرور ئاو دەستانەش وەربگریبی کاتە کۆمپانیا بەس ئەوە مایە. زۆر سپاسخوا لەگەڵ ئەژین نووسیوێتی دەستان خۆش بێ یاخوا بۆ بەرنامەکەتان ساڵێک تا ڕادەیەک باش بوو بەڵام حکوومەتێکی گەندەڵ وای کردووە بڵێن ساڵێکی پڕقەیران بوو. حەمەجانیش نووسیوێتی خوای گەورە لێمان خۆش بێت چونکە ئێمە خودامان لەبیر کردووە. ئەحمەد ساڵح نووسیوێتی ناخۆشترین ساڵ. خەندە باڵک نووسیوێتی خوا ئەم زوڵمە قبول نەکەی کە بەم کوردستانە دەیکەن ئەم دەسەڵاتە. ڕۆشنە خانیش نووسیەتی ساڵێکی زۆر ناخۆش بوو ساڵی وا ناخۆش هەرگیز نێتەوە. کاک سعید وەرەگرم لە خەلەکان. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله کاک سعید گیان. کاک مەحموود جان چۆنی؟ جەنابەت باشی قوربان سپاست دەکەم خەڵکی خەلەکان چۆنن؟ برای گەورەی باشی. یا ڕەبی مۆفەق بی. یا خوا باش بی. لە خزمەتم. لە هینی ساڵی 2020ەوە با پێت بڵێم ئەوەی بەسەر کوردیان داهێنا ساڵی 2021 هەروە دەبێ با پێت بڵێم. حتا پارتی وێشێتی لەسەر حکم دێن ئەو میلەتە ناحەسێتەوە بڵێ دەحەسێتەوە. بەڵێ. چونکە لەبەر ئەوەی چەندە خەتای ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەیە بەخوای ئەوەدە خەتای خۆمانە. بەڵێ. بۆ کاک مەحموود جان بۆ خۆم ئاگام لێ لە هەڵبژارنەکان ئەو خەڵکە چۆن شەڕی لەسەر دەکات لەسەر ئەو دەسەڵاتەی
کە دووسێ ماجیشی پێچوو مەعاشیان نەدایە و ئەو جاگلەی لێ دەکا بەڵام هەموو شتێک بەو لاوە کاک مەحموودشان ئەو دەسەڵاتە دەست دەداتە خوێنی ئەو هەزارانە دەکوژێ منداڵێکی 13 ساڵانە دەکوژێ ئەم بەزەیم بەوانەدا دێتەوانێ دەنان ئەگەر بەخوای نانەڕەخێکی بخۆی هەردەشەی قەزیێژیان بێ مهم ئەوەی قەناعەتمان هەبێ بەڵام کاتێک دەیبینی گەنجێک داوای مافەقەی خۆی دەکا منداڵێکی 13 ساڵانە دەکوژێ وەفای بۆ میلەتەکەی خۆی نییە چۆن وەفای بۆ ئێمە دەبێ تەنانەت بەس وەفای هەیە بۆ ماڵ منداڵەکە ئەوەی لەبەر دەستێتی کۆیلەکانی خۆی دەنا بەخوای وەفای بۆ میلەتی کورد نییە دەست خۆش ئارە وەڵا بەخوای گەورەش دەست پێن و خوش لەگەڵ خوا گەدارت بێ جانی من خوا لەگەڵ بێ قوربانی تو دەبم خوافیزت بێ خوا لەگەڵ یەک دەقە کاک دابانجان یەک دەقە کۆمنتەکانیش گرنگن براکەم دیارە گوڵی سوور نووسێتی ناخۆشترین ساڵ بوو فەرحان قادر نووسێتی لە کاتی خۆشی و ناخۆشی باڕوو لە خوای گەورە بکەین خۆش نەبوو بەڵام ئەترسم ساڵی داهاتوو خۆزگە بەم ساڵە ناخۆشە بخوازین وڵا بەڕێزێک نووسێتی سڵاو لە هەموو خزمان وەڵامش سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو خزمانی ئێوە و هەموو خزمانی بینەران شیرین میرزا نووسێتی 2020 ساڵێکی بۆ ناخۆشە بێنەوتی بێکارەبایی بێ ئاوی دیارە مەبەستی وێ ساڵی 2020 ناخۆشە تە نازانم بۆ ناخۆشەی بۆ نووسیوە مسلیم محەممەد نووسێتی الحەمدولله ئەوەلەن و ئەخیرەن بەڕێزێکتر نووسێتی بۆ کورد هیچ فەرقی نییە لەوەتەی هەیە داماوی دەستی خیانەتکارە ساڵ بە ساڵ وێرانتر ئەمەل ڕەحیم نووسێتی و سپاس بۆخوا ساڵێکی ناخۆش بوو خوا کەریمە ئینشاءڵڵا لە دوای ناخۆشی خۆشی دێت زانا فەرەجیش نووسیوێتی ساڵێکی خۆش بوو بۆ ئەوروپیەکان باشە پەیوەندیەکی تر وەرەگرم کاک محەممەد لە قەرەهەنجیر السلام عليكم كاك محمود. عليك السلام ورحمة الله وبركاته. دەست خۆشی و بەرنامە جوانە دێکەم چاود ماچەکەم کاک محەممەد گیان حیاتەکەم کاک محمود گیان ساڵی 2020 یەکێ بوو لە ساڵە هەرە ناخۆشەکان کە بەسەر کۆمەڵگای کوردی و تەواوی جیهانە هات یەک لەبەر ڤایرۆسی کۆرۆنا دوویش ئەم حکومەتی هەرێمەی خۆمان نەیتوانی وەکو پێویست بەدەم موچەخۆران و هاوڵاتیانی خۆیەوە بچێت بە هیچ شێوازێک لە خزمەتی هاوڵاتیان و موچەخۆرانی خۆیانە بووە حکومەتی هەرێم پێ ئەچێ لە 2021 ئۆکسجینیش زەریبە لەسەر ئەو ئۆکسجینەی دابنێتە ئێمە هەڵێمژین ئێستاکە بۆ زانیاری بەڕێزێت کوردستان یەک پارچە بۆ بە زەرایب بەڵام لە ڕووی خەدەماتەوە هیچ خەدەماتێکی مرۆیی و تەندروستی و هیچ خەدەماتێک کە هاوڵاتی دڵی پێ خۆش بێ لەم کوردستانەیە ئێمەیانە ئومێدەوارم لە ساڵی 2021دا هەوڵ بدرێ شۆڕشێکی جەماوەری فراوان دروست ببێ بۆ ئەوەی کەوا ئەم حکومەتی هەرێمەیان بێتە سەر خەت خزمەت بە هاونیشتیمانیانی خۆی بکە یاخود بە یەکجاری هەوڵ بدرێ چۆن کۆڕەوکرا لە ساڵی 1990 یان ئێمە بۆیان جێهێڵین یان ئەوان بۆ ئێمەی جێبێڵن یەک خاڵێتر ما بۆ پێم خۆش بۆ ئاماژەی پێ بکەم کاک محمود گیان قوربان فەرموو بەڕێزەکەم حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ من نەوت ڕادەستی بەغا ناکەم هیچ داهاتێکی ناوخۆیی ڕادەستی بەغدا ناکە بۆ ئەوەی فەرمانبەران و موچەخۆران شایستەدارەکانیان وەرگرن من لێرەوە بە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێم ئەگەر ئێوە نەوت ڕادەستی بەغا ناکەن وەرن فەرمانبەرەکانتان ڕادەستی بەغاکەن تاکە ئێمە با چی فەرمانبەر ئێ بڕاتە سەر بەغا و ڕزگاری بێ نەوت بۆ ئەوان پیرۆزیان بێ بەداخەوە حکومەتی هەرێمە وای لە هاوڵاتی کردووە من ئیمڕۆ هاوڵاتیە لەگەڵ نابۆی من بەتەمام پەنا بۆ خۆکوشتن بەرم لەبەر چی لەبەر نەبوونی لەبەرەوەی مناڵەکەی شیری نییە لەبەرەوەی لە ماڵەوە توانای بەخێوکردنی ماڵ و مناڵی نییە یعنی ئەبێ هەوڵ بدەم 2021 ساڵی گۆڕانکاری بێ ساڵی شۆڕش بێ ئینشاءڵڵا دەست و چاوت خۆش بێ زۆر باس بۆ تۆ کاک محەممەد گیان زۆر بەڕێزی خوا گەدارت بێ کاک محەممەد نەوزاد نووسێتی دەستان خۆش بێ بەڵام بە گۆڕینی ژمارە هیچ ناگۆڕێ بەڕێزێکی تر
نووسیوەتی زۆر ناخۆش وڵا ناوەکەی نووسراوە بێزارم لە خۆم شەڵا بێزار نابی لە خۆت. دیمەن ئیبراهیم نووسێتی خوا سەرکەوتوتان بکات دەستان خۆش بۆ بەرنامە جوانەکەتان ساڵێکی پڕ لە نەهامەتی بوو لە سایە ئەم حکوومەتە گەندەڵەوە و خەڵکیش دەهۆڵی بۆ لێ ئەدا بەداخەوە. دەنیز محەممەد نووسێتی بەس ژمارەکان دەگۆڕێ لە لای من هیچ نییە. کاکە ئەیوب نامی قسڵاوەکە سوپاسی ئەەکەین چاوی ماچەکەین کە بینەری بەرنامەکەمانە. ئایندە محەممەد ئەڵێ بەڕاستی ساڵێکی ناخۆش بوو. وریا دووکانیش نووسێتی ئینشاءڵڵا ساڵی تازە ساڵی لە ناوچوونی دز و گەندەڵەکانە. ژیار فەتاحیش نووسیوێتی بەڕاستی ناخۆش بوو هەر وتراوە ئەشوترێت ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار. دەستان خۆش بێ بەشدار بن. پەیوەندی وەرەگرم فەرزەندە لە شێخانەوە. هەموو کاتت باش کاک فەرزەندە. حاڵ و حواڵتەکە محمود جان سپاس گیانەکەم دەست و چاوی تۆش خۆش بێ ئێوە باشن زۆر بەڕێزی کا محمود جان لە خزمەتە. وەڵڵی کا محمود جان شکر بۆ خوا 2020 ساڵێکی زۆر زۆر خۆش بوو نیتە پول بوو کارەبا پول بوو ئاو پول بوو هەموو لە ڕووی خزمەتگوزاریە لەم حکومەتی تۆ زۆر بوو. هیواداری 2020 هێشتا زۆرتر بێ كراتا محمد جانا متى حكمتا يا هوار اي هوار متى حكمتا طالب سؤال مستوى والله يا ام حكمتا ام خطي ودانا ام خطي هم بدلنا بس والله حكمتك شايني زور باسكرا تجي ام حكمتا بنتي كاتب جان ميلون الشيء متخوريا كاتب جان ليش تابع مستوى مخلوق بره لقطان كان محمد جان إذا كاتب جان كاتب كتنا تسر فقام لكن الشيخ بدار متخوريا بله برزم والله بالله تاين خلاص تاين جاسين مسلمان دي عزيزة كام حكمتنا هذا كاتب دار بسيات أم حكمتها على عز الشيخ أخوانه حكمتها وعنيت السلام زريا ولا حمد جان حكمتها ما نبيها فإذا بصداني خلهم حكمتها ناصر عزتهم ناصر برخوان لقربي وعبدي عزتهم خاص ما البطلقات الجرام بو بس ما حوايات العثمان بيجرن نشكر بخوا حوايات بدس خوانيا لبس خواني جوريها حوايات ما بوانيري ترى عزتهم والله عملتها براسيتي كل هو كل هذا ما هو عايز عم كل وسيب وجه خوشي مدينة خوشي شيء بس قال اللي متصل كله كم سال خوشي كله كل خوشي في عزة كم لكن والله بالله أم خطي من رأس احترام هو مو خطي كردستان مثل إنسان نعوه خوم ترى عزتهم بوزار بسيط واسسال لقد توابات من دكتور الرأس قرسولان أنا من أهل الأوبري فأخذ ما بروا بانا يعني الله خوم ودستي بكي فأخذ محمد جان والله حاجات أنا خلقني والله قسم بخوا خلق مالي هزاينا إلى مالي عزيزتهم دەست و چاوت خۆش بێ قوربان کاک فەرزەندەگیان زۆر سپاس. دیارە کۆمنتی ترە خوێنمەوە جارێ کاک هێمن بابان لە چاکسازی گەورانی سلێمانیەوە وەرەگرم ئەمجا کۆمنتەکان ئەخوێنمەوە با زۆر لە خەت نەبێ. کاک هێمن فەرموو. سەرەتا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵە جوانەکەشتان زۆر سپاس گیانەکەم. سەبارەت بە تەوەری ئەمڕۆتان منەوێت بە شارێک هەستی خۆم دەرببڕم. فەرموو. شارەکەش بە ناوی ساڵی تازەیە. بەڵێ ساڵی تازەیە و لەم هۆنراوەیەشدا مەقەڵێک بۆ فیرعەونەکان داهانێم لە باتی جەژنە پیرۆزە نوچی قەڵەم بە پشتی ورچە خەوتوەکانانێم وەک گوڵی ژاڵە چەندە ئاڵە هێندەشتاڵە لە مێژووە ڕسوایەنەکەم چونکە تۆوی یەکسانی لە مناڵدانی حکومەت و دار و دەستەکەیدا بەدی ناکەم هەرچەندە هەوڵەدەن چاوم بگرن بەڵام کەس بە زۆر ناتوانێ بمخەوێنێ پێنووسەکەم قەڵغانی میلەتە دەتوانێت کرم لە پەنجەی ساغ دەردهێنێ بەفری زستان بەهاری سەوز گزرەی هاوین مەگەر بەرهەمی پاییز نییە
30 ساڵە وڵا کەم دووژیانە کەچی هێشتا بێزووەکە و مناڵی نییە شاعرانیم هەرێمەش لەبەر ئاگردانی خەیاڵی خاتوونی ڕووتا خەوتون نازانم ئایا میری تفەنگە یا پارەیە دەنگی کپ کردوون دەڵێ ئاوی قەوزەگرتوون منیش لە تراویلکەی خەونی ئازادی و لە ژوانی جامەی شەوێ کەوتومە بەرتاحوونی چاوەڕوانی نازانم کەی ئەم مناڵە لە دایکە بێ ئاخر کاتێ شاعیر هاوارەکە زۆر جار بۆ هەشتا هەندێک جاریش حەز بە ئازارێکەکە پرسیارەکەم لە نیشتیمان ئایا هاواری من ئاماژە بۆ کامیانەکە ئاماژە بۆ کامیانەکە هەر بژیت زۆر سپاس دەست و پەنجەت خامەت ڕەنجین ماشەڵڵا بەڕاستی لە نووسینە جوان ئەنووسی سپاسە دەکەم دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندێکت خۆشەویستان عەبدولمەجید بەڕێز عەبدولمەجید نووسێتی بەڕاستی ڕەتەنجین بەهۆی گەندەڵی و ناعەدالەتی دیاری پەرۆژ نووسیوێتی ئینشاءالله ساڵی 2021 عەفو دەبێتە ڕوخانی حکوومەت بەڕێزێک بە ناوی حەفارە نووسیوێتی ناخۆشترین ساڵ بوو لە کوردستان قەیران لە دوای قەیران کارزان فیتەریش نووسیوێتی ناخۆشیەکان خەڵک سەبەبە نەوەک ئەو بەناو حکوومەتە ئاکۆ سعید محەممەد نووسیوێتی ساڵێکی پڕ نەهامەتی وریادووکان نووسیوێتی خواجان دەرگای خێر لە هەژارەکان بکەیتەوە ڕەحم و بەزەی خۆت بڕێژە بەسەریاندا ئیسماعیل خۆشناویش نووسیوێتی بۆ دز و گەندەڵەکان ساڵێکی زۆر خۆش بوو بۆ فەقیریش پڕاوپڕ بوو لە نەهامەتی بێنەوتی غازگرانبوونیش لەولاوە هەروەها ئومێد حەمید نووسیوێتی دەستان خۆش بێ ڕۆی حکوومەتیش ڕەش بێ دیارە ئەو زۆری چەشتوە بۆیە ئاوە بۆ شێوەیە کۆمنتی نووسیوە کاک هەردی نووسیوێتی پڕ بوو لە کێشە مەلازەهۆریش نووسیوێتی عەرەبی خوای گەورە تۆڵەی خەڵکی ستەم لێکراوی ئەو وڵاتیان لێ بکاتەوە هەروەها شان سلێمانیش نووسیوێتی بڕواو نێتەوە باوکی محەممەد لە ڕانیەوە بەڵێ باوکی محەممەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خالي رازي بقربان زناب شوني باشي. الحمد لله. لخدمته. بالنسبة لسالي 2020 بله. دراستي سالشي ناخوش بو. و قيراني شي خورسكانه بو. او طاغوتانا او بتنابتستاني هرم كا بس خلشي عندها تستان بيها. قيران نبو مثلا حتى ده إنسان هل جساي إسلام يعني ذاك يتخوش يشادي أجي إنسان ساوي لحد الصلاة كبي حركة كبي حتى الشور ذبي إله قرانو من تنها بولاي خواي يعني أود ماني إيميا بقرينو بولاي خواي قورا بس بوي سادة سري إيما دبي أو خورسكيا كأو طاغوتانا بصد قال كودي عندها تسبانديا أدر هاتو يعني إما فوق خير إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا رعاه وصيه كسينا وسابقا عارو وصيخوان نقول لا إماش براسي قال كود يعني دبي حال وصي خوان بقورن شو كاقا عارو وصيخوان نقورن لو دا الصلاة تاغوتي هل نستن براسي ساري 2026 خلافت دبي شاتر ناري أنت طاغوتانا لسرعكم بل دەست و چاوت خۆش بێ باوکی محەممەد زۆر سواس قوربان دەست خۆش بۆ پەیوەندێکت لەو بەڕێزانەی کە کۆمنتیان نووسیوە محەممەد لەتیف نووسیەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بەناس قادر نووسیەتی ناخۆشترین ساڵ بوو بەهۆی بێموچەیی نەخۆشی کۆرۆناوە ڕێدین تەوێڵەیش نووسیوێتی خۆشترین ساڵ بوو بۆ ئەوانەی قەدریان گرت و زانیان چۆن بەسەری ببەن ئاسوودە سلێمانی ژەڵێ ساڵێکی زۆر ناخۆش بوو داواکارم لەخوای گەورە 2021 ببێت بەمایی خێر و بەرەکەت بۆ ئەم گەلە خێر لە خۆ نەدیوە پەیوەندی تر وەرەگرم باوکی ئەژین لە کەلارەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. من هیوادارم ساڵی 2021
خۆشترین ژیان بێ بۆ ئەم ملەتە ئەوش لە ناوچوونی ئەم دەسەڵاتە بێ. بەڵێ ئینشاءالله هیوادارم ساڵی 21 ساڵی خۆشی بەرەکەت بێ و لە ناوچوونی ئەم دەسەڵاتە بێ. بەڵێ چونکم هەر دەسەڵاتیە ملەتەکەی برسی بکات لە ناوەچێ لە ئاو و ناڵەی فەقیرەکە لە ئاو و ناڵەی دایکی شەهیدەکە لە ئاو و ناڵەی مناڵێکی ئەنفالە. ئینشاءالله ساڵی 21 ساڵی لە ناوچوونی ئەم دەسەڵاتێ. ئینشاءالله داوام لەخوا هەیە ئەم ساڵە بکەیتە خێر و خۆشی هەر کەسێک گوێی لە دەنگدا شێکرت بڵێ اللهم ئامین اللهم ئامین. ئامین ئامین ئینشاءالله. زۆرمێوە زۆرمی برسێتی نییە. حەد جۆنتە بکەی بەقەدی ئەوە نییە ملت برسی بکەی. ئینشاءالله خوا قبولی ناکایە. ئینشاءالله. دەست و چاوت خۆش بێ. مەمنونین باوکی ئێژین. سلامت چاوەکەم بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ. ئەچوومە لای کاک عومەر لە سلێمانیەوە. دەست و خۆش بەڕێزم. فەرموو کاک عومەر. ممنونم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەست و خۆش بێ بۆ خۆت و بەرنامەکەی برای بەڕێز. بێوەی بی کاک عومەر گیان لە خزمەتتان چاوەکەم. ممنونم زۆر سپاس دەکەم کە توانیم بگەم بۆی گفتوگویەکی لەگەڵا بکەم. لە خزمەتتان قوربان فەرموو. سەرەتا پێشدارم بۆ هەموو مەلاتانی ئەم مزگەوتەی شاری سلێمانی و ئەترافی سلێمانی هەیە هەر هەموو مەلاتان پێشنیاری ئەوان بۆتم لە ڕۆژی هەینیە بەس بەردەوەتن و داوا لە مسلمانان و دەستەران بکەن خوای گەورە ئەم دوو بنەماڵ و ئەم دوو سەرکردە و دەسووداریان و ئەوانەی کەوا بوون بەبینێتی بۆ ئەم میلەتە خوای گەورە تووشی جێژا و دەرد و ئازار و نەخۆشی و سیل و سەرەتانێکیان کە ئەم میلەتیان لەبیر بچێتەوە. خوای گەورە ئەم بەڵا لەسەر ئەم میلەتە لادە ئەمانە بەڕاستی وا ساڵێکە بە کۆرۆنا ئەم میلەتیان مەشغوڵ کردووە ئەم میلەتیان هەژار خزت لەژێر ناوی کۆرۆنا و لەژێر کۆمەڵە فەیدانی کرا. بەڵام لە ئەسڵا کۆرۆنا نییە ئەوان بوون بە کۆرۆنا سەرکردەکانی ئەم دوو حیزبن بوون بە کۆرۆنا بە حکومدار و بە حکم سیاسیەکانیانەوە. تەمەناکەم ساڵی 2020 مڕواو نەگەڕێتەوە و ئومێدیش ئەخوازم ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە و ئەو هەوڵانی کەوا هەیە ئەیانەوێ فەرماندەرانی کوردستان بکەنە سەر بەغا دەستخۆشییان لێ یەکەم ئەمە دەخوازم ئەو کۆچەی ئەو برادەری پێشتر باسی کرد بەرەوڕۆکەی بەڕەوەکەمان بۆ بەغا بێت. فەرماندەرانی کوردستان هیوادارم ئەو کۆچەیەکەن و ئەو بازاتانی کاکرێن بۆ ڕێو بەرەو بەغا بێن لەگەر زوڵ و سەنی ئەمانە نجاتمان دێن ئیتر ئەمانش بۆ خۆیان ئەگەر میلەتیان لەلانەمان گوڕای خۆیان دێتن. دوای سەرکەوتن بێتەوە بۆ خەڵکانێکەوە لە خەمی ئەم میلەتان لە خەمی فەرماندەرانان لە خەمی چارەسەری کێشە و گرفتی دارەی ئەم وڵاتان. دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە ساکیت بۆ خوازین. قاسم تەها نووسێتی ساڵی 2020 ساڵێکی تەواو ناخۆش بوو هیوادارم 2021 ببێتە ساڵێکی خۆش بۆ هەموو گەلی کورد. عەبدی کەریم نووسێتی ئینشاءالله ساڵی 2020 ساڵێکە بێ پڕ لە خۆشی بۆ سەرجە مسلمانان ئاشتی و تەبایی ئەکەوێتە نێوانمان. علی سەمیر نووسێتی ساڵێکی زۆر قورس بوو لە هەموو لایەکەوە. سنار عەبدوڕەحمانی ژەڵەیە ساڵێک جیاواز و پڕ لە ناخۆشی بوو بۆ میلەتی کورد پڕ لە نەهامەتی و نەکبەتی بوو. ئاوات عەبدوڵاژ نووسێتی خۆشترین ساڵ بوو بۆ دز و مافیەکانی دەسەڵات. شەماڵ علی نووسێتی بەڕاستی ناخۆش بوو. یاران خانیش نووسێتی ناخۆشترین ساڵ بوو. باوکی محەممەد وەرەگرم لە دووسخور ماتوو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوشی بەرنامەی کار محمد. بێوەی بکردان سپاس دەکەم باوکی محەممەد لە خزمەتتان. والله كان محمد يعني نازل من اول مقرئ برنامج جنابكم يعني كثير من النبي يعني شيء بنفق متاع الدنيا. انا والله نازل بس هيك شتيا بالرزي شتيا زوزو بيمنديكا او قصيينك بلين دائما وصفي حكومته حزبيه كم اذا صلاه ذاته. الجميع قال موقع مجامعه. علي شي دفرمو. اولا من يجي من الاواني كلها هاشتاغان ما ندي قاندو. باشا او جهات يعني ما خد همو انفال بو قم كسكاري انفاله باش خد بوشي انفالي ده هو حكمه كردي هذه واي هذا هو حكمه كردي دنيا با هو حكمه كردي بوا با اما عود لها السلام هذا قال بشق حكمه كردي هذه بشق الشيران هذا خل خوشا بله
هسه خل بنا الرجل كجباب أسيا وبين رأس بنادا كفر جزارية إخوان داويان كل خلص بله مثلا بابا الشخص كمان هذا من بدك كوزي بنا الدائرة بكوزي كمان بنا قاعدة بخير دي يفضل الساعة أخواني يكوني دروزية يجيبنا مالية وخيان أما كان فقير إن شاء الله الفقير كيف شد هاوكاري خلبك أما أنا شعب فقير بقاعد ليش النبي بله من أي ناس زي عندنا ناس سيانا شدوا بمثلا أكلوا سيانا بله إنما أنا فقير كان جوان هات الفقير وجد شاوري فقير شاوري خير ده فقير ده كان عدنا كم بخير أما برسيم ونعطني يستشعر برسيم خد برسيم خد شاوري استشاكي جناقية باشا يعني هذا حتى خد فيديو كاد وكاسي كان سؤال بانفاني لما يخبرني كل دروزيات قال كل دابة الشهيد لبروي خبرني كل دروزيات كنا بالان كده لما يخبرني كل دروزيات أو تعرفني كل دروز دول يسبونا أراضيني والله منيش ناسانم يتر خلق أبي خوي قصبك برنامج أيوة ما لدوش كل ما أسوأ كان ما هو لدوش كل ما أسوأ خلق ما تجري بيان كذا لفلسان إيه يعني من خلقنا أسوأ لدوش كل ما أسوأ ولا تجري بيان كذا لإنتخابات يعني لدوسو تزويري كردو بو إيرا باشا يعني تقول لي يا أخي وين كردان بله بله ما كان عدناكم أرض بنا ما ويا هيك كان يعني دنيا بلا الاستيماني ها في شنو دنيا إيه شو قلت يا بارتي أو جديد أو شو قلت يا إيه يدون كان تجيء ديال العسكرية كان خلي الوصل جينا بودا خلي أنا كا بله يعني خل خوي عمل قبولة بول خوي جودش عم بنا ما ويا كذا بس أو بس خلفيه أنت قوم غلط قبول هذا ما خل خوي عمل خل خوي لا راسي راك بدوي حقنا كذا يخوي قال ما يقول اني رفع نخزمتان باوکی محمد سپاس بۆ تۆ و بۆ پەیوەندیەکە دەست چاوت خۆش بێ کاکل شیلە نووسیوێتی ولا تحسبن الله عما يعمل الظالمون أو بۆ ڕاستەکەمەوە ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار دواتر الله مهطعين مقنعي رؤوسهم بنار ويس نووسیوێتی ساڵێکی پڕا و پڕ لە نەخۆشی و نەداری و هەژاری بوو یا ڕەبی خوایە هەرچی دەسەڵاتدار و ستەمکارە لە ناوی دات ئیسماعیل وەرەگرم لە هەولێرەوە نووسیمە ئیسماعیل ئیبراهیم نازەمە ئیبراهیمم بە چوە هێنایە سبحان الله فەرموو کاک ئیسماعیل أني بريء باشي فەرموو گیانەکەم باشی سعد ما ذكر باشي دخوشي برنامج كتان اللي ذكر سپاس زۆر سپاس کاک ئیسماعیل گیان بەڕێزی سعد ما ذكر بالنسبة لوزارة الإسلام شتابري ناخذ وزارة خوزو هيك بدنا نكتب وزارة الإسلام خوز بدرسي بدروي نبت هيك برانوي ليش بس يعني لا بس ليش بس أو عندي تخلق لدين دي تسوي هذا سبب كمان شيء لدين دي تسوي نار كلا بسي ما لدين درا لا سدين بسر ما دتن أتاكم النجار المقابلة رحمن تناك أتن رياض من تجي بتدور لدين ما قبل هذا هذا بكمل استجابة إيه ذكر إيه تذكر يذكر بلجان ما بقول تما كان يدور من ده نسيت كمان ده أنا نسيت عالمي ملانا كمان يذكر إذا بەڵێ بەڵێ کاک ئیسماعیل بەردەوام بە حتى نيش كده تقريبا لقينا تميزنا حتى نيزنا كلكا بيتاك رحمن لسه عالم نبي فعلا فتى لدي قوة يعني أنا بشر شو ما اللي هاتلا نيس بنيز عجيب كبر وجي بيتن كان عمل كلمة وتدري أنا بشر بەڵێ يعني ما بس دەوەی لە 2021 عملی چاک و ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەت زیاتر بکەین طبعا زيادة باش الأخوان يزيدوا بينه إن شاء الله أو خلافان فنها سيد الكوتنان المدينة بله دەست و چاوت خۆش بێ کاک ئیسماعیل گیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مام حەسەن نووسیوێتی ئەمن دوعایەک دەکەم ئێوەش هەموو بڵێن ئامین یا ڕەبی خوایە 2021 ببێتە ساڵی دادگایکردنی دزەکان ئامین یا ڕەب العالەمین ئەو وای نووسیوە داروان عوسمان نووسیوێتی ساڵی بێموچەیی پیرۆزە ساڵی بێکارەبایی ساڵی بێنەوتی ساڵی گرانی پیرۆزە
کاک چێ باوکی دارا باران باوکی باران فەرموو کاک محمود جان قوربان حیاتەکەم تۆ باشی سلاماتەکەم سلامەتی زۆر خۆشحاڵم بەڕاستی هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڕاستی پێشکەشکارێکی زۆر مەعجوبم پێت من لە خزمەتام لەم وەڵام من لەسەر تەوەرەکەت هەموو قسەکان جوان من کردان ساڵی خوایە ڕۆژ ڕۆژی خوایە مانگمانی خوایە و هەفتەش هەفتەی خوای گەورەیە ساڵ هەر خۆشە و ڕۆژیش هەر خۆشە برام جوانە بەس زاڵم و ستەمکار لە خەڵکی ناخۆشەکان ئەمە باوەکەی ڕاستی بین هەموو ساڵێ بەلای منەوە خۆش بووە هەموو ڕۆژێ خۆش بووە بەس چیەکەی دەستی زاڵم و دز و جەردە و مافیا لە وڵاتەی ئێمە زاڵە بەسەر هەموو شتێکە خەڵکیش باشە کاک محمود خەڵکی لە سەتا نەوەتی خەڵک من ئەڵێن باشە ئەو خەڵکانێکی کە ئەڵێن خەڵک ئەمە قوبوڵە خەڵک قوبوڵی نییە جێگی پێش ئەمەکە ئەم سۆشەی کرد و خزمەتی ئەمانەی کرد بۆ ئەمەی نەکردن کە پسی بکەن کە زۆڵم بکەن کە وڵات بفرۆشن کە خاک بفرۆشن کە تەماح بکەنە یعنی موچەی هەموو کەم ئەندام و قوڕەشەیدێک و وەلا تا ئاخیری خوای گەورە ئێمە هەرە دەدەستی دوعا بەرزکەنەوە بڵێن خوایە بۆ خاتی گەورەی خۆت و ناوەجوانەکان ئەم دزوو سەردانەمان لە کۆکەیتەوە ئێمە لە دوعا زیاتر هیچ شتێکی تر دەسەڵاتمان نییە چونکە بۆ تا ئیسێ سەرکردێکی ڕاستەقینە نەبووە کە ڕێڕەوی ئەم خەڵکە فەقیر و هەژارە بکە کە ئەم زاڵمانە لەناوبەرێ زاڵم لەمە زاڵمترە بێت چی بێت تۆ نەوتی خۆڵ و غازی خۆڵ و کارەبای خۆڵ نەداتێت جاهاتی خۆڵ نەداتێت زیت لێ بکە خاڵە سووریەکان تۆ دیقەت بە ڕوبش بە تەسویر کراوە بە تەسویر نازانم ئەمانە شەرمیان نییە گوناح حەقیان لەگەڵ بکەین لەسەر بکەین با زیاتر لە کاتە نەگرن دەست خۆش بۆتەوە خزمەتان قوربان زۆر سپاس باوکی باران بۆ پەیوەندەکەت بەهمەن ساڵح نووسویەتی هیچ ساڵێ خۆش نەبووە لەم کوردستانە 2021 لە هەمووان خراپتر مام عەبدوڵڵا فەرموو خبرتك باشي أحوال باش بريتك باشي ما عەبدوڵڵا لەگەڵ قسەکەی لە خزمەتان باشی سەلامەتی خوش بخدا عفوت بكايا أخوك وعافت يا أخوك خالي راسي باهي بريم ساكتيس توزاري تيس أما خفتم زوخ واديا صوتم كواديتن باشا صوتم الآن بۆ خەفەتە خواردی مام عەبدوڵڵا بۆ والله كاكا تشاف كذي عالم هذا بريورداري دستي في عالم قطايف او انا امنها قبل ما في الدولة يا ابو زاري وسوي بريم غد وتجاك وقت وين بس هذا الان تبيني في وقت مثلا دكتورة معاشي دوم تتعكد تتعكد عمو تتعكد بالسعادة الجورة عمو مكانوني وفي الورق باشا يعني وين يتحدث في الفبرير الصوت في قرب سنة 2 تاريخ وانا قد هذه السيكي يفريد عمنا دوم في السعادة 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 تبا بسعادة فقيرك بابخصة في السعادة السعادة أوليك براي بابخير نفسك الفوت أمنها أمن درسي تشينا وكتاريم يا خسرتانا الشباب خسرتانا كيف يلا براتا بلا بدو هكي 10 نفرين باركا ستوسيبين سلاح في الكاسة بوينا تركي لبكيكي تندرسي أو ليري أو أنت نفرا نتبي سبب لنا وديك تاريخ إلى آخر التاريخ أوام يعني عم بقى عن الشمس يزبط أي ساعات يعني وزبيع جو عم يغرس عندك بس هو مقاريان لودا دني كاك ما عندني بريد وخاتي وخاي بعمتي بريد عايش مع ساعات بتري ما شو نرسل يداك اللي كان مزمي ومدينة وعمتي ورك كاك أو كاردو وعبت تسويكم هذه كاك بلتك حلتها تقلك ساقط بنا حلتك حلتها ودوكاتي خوف يغنبري او دوام نكز دوام دكا او كار زوري ورك كاك كتيا يساري ملوية دكتور ديكو لو يساك حموي تري ملوية لو يساري كمسلمي دكو بكا بدتك تطفل حتى دكتو لو عناني وابو ملوية نكوان فردتك شرشت ستي ودكي يعني مهديسيا مزدرزية عن مهديسيا او جا حموي اوايا يعني بنتك
بشيء ناوي وخاتم والشاي كان وضعك أقول وين مرتين أنا الشاي يعني سكروا الشيء دمر سعودية أواني سلو مام عبد الله أتو تمرت سن صالة والله أمن قالك تقالي دبن بس نفوسي كما قلت كان يسرابو بلاي بابم معاشكنا عدالة إيه باشا بقى كاك عيا كذا مليوني زيادة ورنقري كذا نوستي زيادة ورنقري بدنا هو كريتي وفخيرانا بزام يقدني كسكتني وفخير عمو سعيان باز سبيو مام عبد الله أتو استا تمنت سن صالة وتسندي وردقري لو حكومتي والله بلاي بابم عايزي متخ راسي بوشا سواء نزل شيء هالصوت يدرسوا عطني روح دوام ذاك بدل ثمانية بيبقوا تعمروا جدوام. سلكتوا إن شاء الله ليش الصاغة؟ أنا ضمنت يا كريمة هي سنة دني بدنا أوفق. مام عبد الله أود الفلاواني وقوري خوته خاص الدكين. كعمل مليون ودو مليون. أفسر مشاة جربي. أو أنا إيش باسا. مام عبد الله. فيشيانية مهنيانية صيدليانية والله سلكي بزيشي ما عندون زور سواسي أنا كين معاشي كان باشا الحمد لله والله قسمية بقى تيجينا حكومتي عمن نتاقمي لوانية كابرا فاكيريو أول دينوان كذا ممكن يزياد والنقري ما ساوده بغدادك ساوده بغدادك بقرآنك مام عبد الله أما سپاسی تۆ دەکەین ماندوو بووی لە گەڵبان ئەو چەند ساڵەی خزمەتت کردی بۆ وڵاتەی زۆر پێدەزانی زۆر سپاست دەکەین ئینشاڵڵا تەمەنت درێژ بێ ئینشاڵڵا لە پاڵی ماڵ و منداڵت بەحەسەیەوە ئەو تەمەنەی تەماوتە لە خزمەتی خوای گەورە بەڕێکەی بس ماشي مشكلة نبم كوتم باسي مليونان كرت يكشي بسيط بين نابي إن شاء الله توشي هيز نابي سپاس دەکەم بس كذا مليون زيادة ونجري فوضى أمتاز مكا أجد يك تبقى عبيدة توتم دەست و چاوت خۆش بێ مام عەبدوڵڵا سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت كي بس كسر دايا مليون و800 مليون لو كان فوق دەست دەخوا دەگە بەخێرچی سەرچاوم بەخێرچی مام عەبدوڵڵا سەرچاوم کاک عوسمان وەرەگرم لە پێنجوێن کۆتا پەیوەندی باشی بەڕێزم تۆ چۆنی کاک عوسمان گیان راگەوری حاڵە چۆنە لە خزمەتان قوربان ڕێزداری راگەوری منی کاکە جان باوکم بەخوا یەک دینارە یەک شیز بەمێ نەفسە حەزی خوا بڵێ بەتەمای 250 کەسیش نیم بەنای خوا ئێوە شنە سەر حکم لەما خراپە جوانە بەنای خوا ئێوە یەک خەچی شیز بە لە کوردستانە بەتەمای بۆ بەنامە دەست بۆ خۆدان پێیاکەن چی بکەین بۆ خۆمان چی پێیاکەین دەنگ بۆ خۆدان پێیاکەنە حیزبان هەمووتان بە ئیمان ئێستامیتانەوە یەکەتی ئێوە ماسوو بۆ تاوی وەلە خێدار پێشبەرگەی پارتیدار حسەنەوە تەیارە بە پارە ئەتان گوازاوە یەک شیز ڕازێ لە کوردستانە وەڵی ئەگەر میلەت ڕاستکە بە ئیسلامی بە ئیمانی بە هەمووتانەوە وەدەبێت لە وڵاتە بۆچی باش پێوە بۆچی باشن بەخوا یەک 250 دەرامێک نێوە سەعەتی خوا یەک 250 بەس میلەتە هەمووتان پێزارە بەنامێ بەلەنەوە ئاشە داوای لێبردنت لێکەین ئەگەر بێزارمان کردبی سپاست ئەەکەین خۆ بە قسەی تۆش نابێت کاک عوسمان گیان وەڵا میلەت مەرجە لە هەمووی بێزار بێ لە بەشێکی بێزارە و لە بەشێکی ڕازیە ئێمەش داواکارین خوا لێمان ڕازی بێ گرنگ تۆ نییە تۆ لێمان ڕازی بی تۆ ئیشی ئێمەت پێ باش بێ تۆ هەر چۆنێک بی و بە هەر شێوازێک بی ئەوە گرنگ نییە بۆ ئێمە گرنگ ئەوەیە خزمەتی خەڵکمان بۆ بکرێ بتوانین لە هەموو کایەکانی ژیان لە هەموو ڕوویەکەوە یعنی ئێمە ئێستا حەزمانە کرد چۆن خەستخانەی بەخشینمانەیە ئەوە حەزمانە کرد دام و دەستگای ترمان هەبوایە دائیرەی ئاومان هەبوایە کارەبا بەدەستی ئێمە بوایە پەروەردەمان جوان و ڕێک و پێک و لەسەر بنەما و بنچینەی پەروەردەی ئیسلامی بوایە بۆ ئەو خەڵک حرامی نەخواردایە خەڵک تەعادای لە کەس نەکردایە خەڵک زوڵمی لە کەس نەکردایە خەڵک مەی نەخواردایەتەوە خەڵک ئاهەنگی نەجێڕایە بۆ بۆنی سەری ساڵی زاینی و
تەقلیدی ئەوروپای نەکردایەتەوە ئێمەش حەزمانە کرد خەڵک ڕوو لەخوا بواە مزگەوتەکان پڕ بواە جومعە و جەماعەتمان جمەی بەهاتایە لە خەڵکی موسڵمان ئێکاکە ئێمەش حەزمان لەوە بوو بەڵام کە تۆ حەزت پێی نەبێ ئەویان مەوزوعێکی ترە سواسە دەکەم بۆ پەیوەندێکت ئازیزان و خۆشەویستان ئەڵلقەی ئەم جارەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنامەیە لە دوعای خێر بە بەشمان مەکەن ئەم ئەڵلقەی بەرنامەیە کۆتا ئەڵلقە بوو لە 2020 ڕاستە هەر ژمارە ئەگۆڕێ بەڵام هیوادارم ئەم حکوومەتە بەخۆیان بچێتەوە ئاوڕێکی جدی لەو خەڵکە بداتەوە سپاستانەکەم خواتان لەگەڵ